کەرکووک هەموو هەوڵێکی خۆی داوەوە زۆرترین قوربانیشی داوە. کەرکووک گرنگی و پێویستی تەواوە بۆ نەتەوەی کورد و بەتایبەتی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەمڕۆ ئێمە کچی پیاوێکمان لایە بێگومان سیوانی چۆخانەجیم ئەو پیاوەی کە بە درێژایی مێژوو پیاوێکی شۆڕژ جێر بووەوە بەتایبەتی لە سنوور و لە ناوچەکەی خۆیدا هەموو خەڵکی ناوچەکە گەواهی دەری ئەوەن باز لە مێژووی جوانی ئەو پیاواکەن. ئەوەشی کە بۆ مرۆڤ ئەمێنێتەوە بە درێژایی مێژوو تەنها ئەو خزمەتەیدا کە لە ڕابردوودا بە خاک و بەنەتەوە و بە نشتیمان کردوێتی. خەرمان بەرەکەت لەو خێزانەدا هەمیشە بەربوومی جوان ئەبینین و خەڵکانێکی تر لە دوای کاکسیروان ڕێچکەکەی باوچیان نەگرن ویانە جایشتر خزمەتکەنەوە بە خاک و بەنەتەوە و بە نشتیمان. کاکسیوان خۆی هەمیشە لە ساغ و تەندروست بێ و لە ژیاندایە و بەردەوام حەزی بە خۆشبەختی خاکوونەتەوەکەیتە. ئێستاکە کچەکە شێوێت هەمان ڕێچکەی ئەو بگرێ لەسەر باوکی خزمەتکە بە تەواوی خەڵکی کوردستان و بەیچێتی نیشتیمانی کوردستان و ئەبینین کچێکی گورجوگۆڵ و چالاکە و بەردەوام لە کاتی بانگەشەکان هەموو شوێنەکانی کوردستان بەسەرکاتەوە و داوایان لێ دەکات و لەگەڵەوەشدا جارێکی تر تکاکات کە مامچنە سەر سۆنقەکانی دەنگدان و وەنەتەوەی کورد پشتی شێری لە کەرکووک بەرگەی و بەتایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەمڕۆ کچەکەی سیوان چۆخانەجیم کە خات و بێلانە و کاندیدێکی دیاری ناو حزبەکەیە کە کاندیدی ژمارە هەشتا لە ستۆدیۆی کەرکووک لەگەڵمانە. خات و بێلان بەخێربێت. زۆر سپاسدانەکەم بانیتان باش و بانی هەموو کەرکووکێکی ئازیزش باش بێت. خاتوبێلان بارە بەخێر بێلایەن منە خاتوبێلان بە سەرەتاوەکو دەستپێک لەو پرسیارەوە دەست پێ بکەم. ئەرکی ژنان لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک چییە بێ؟ لەگەڵ ئەوەشە گرنگی بەشداریکردنی ژنان لە لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە چییە بێ؟ چ ڕۆیایەک ئەدا بە خەڵکی؟ وەڵە بە دڵنیاییەوە بەشداریکردنی ژنان لەم پرۆسەیە گرنگی خۆی هەیە، چونکە هەمیشەیەکی نیشتیمانی کوردستان گرنگی بەوە داوە لە زۆربەی ئۆرگانەکانی خۆیان ژن پێشەنگ بێ. جنابی مام جلال خاڵی خۆش بێ هەمیشە گرنگی بە دۆزی ژنان داوە. ئێمە یەکێتی ژنانمان هەیە کە یەکێتێکی زۆر بەهێز و گەورەیە و ژنی زۆر باش و شۆڕژگەر و قارەمانمان هەبووە. لە سەردەمی شاخدا ژنەکانمان هەموو هاوشانی هاوسەرەکانیان خەباتیان دەکرد، لە نێویاندا بەستەنها ناوی هێرۆخان دەهێنم وەکو نمونەیەکی دیاری جوان، هەم کامێرەمانێکی باش بوو، هەموو وێنەکانی سەردەمی شاخی بە باشی ئەگرد لە هەمان کاتدا خێزانی هەڤاڵ مام جەلال بوو و پێشمەرگێکی ئازا بوو هێرۆخان. و لە دوای ئەویش هەموو ژنانی تەریکێک لەوان دایکی خۆمە کە ژنی شاخە ئەویش ئەندامە لە کۆمەڵێکێتی ژنانی کوردستان و هەروەها دوا بە دوای ئەو لە هەموو ئۆرگانەکانی کێتی نیشتیمانی کوردستاندا گرنگی بە ڕۆڵی ژناندراوە. ئێمە چەندین سەرکردایەتی ژنمان هەیە کە هاوشانی هەواڵەکانی تریان ئازا و بێرن و لە وحدە ئیدارەکانی شوێنی باشە ئێمە توانیمانە ژنمان هەبێ. ئەمانە هەموو وای کردووە کە بەڕاستی جێدەستی ژنانمان لەم کۆمەڵگەیە دیار بێ. بەڕاستی کۆمەڵگەی کەرکووکیش پێویستی بەوەیە، پێویستی بۆیە کۆمەڵێک ژنی ئازا و بوێری هەبێت بۆی بچێتە ئەنجومەنی پارێزگا هەم داکۆکی بکات لە مافی ژنانی تر و هەم بە هەموو لایەک بڵین ئێمەش هاوشانی براکانمانین، ئەتوانین کار بکەین، ئەتوانین لە وحدە ئیدارەکانیان بین و ئەتوانین سەرکردایەتی حیزبەکەی خۆمان بین و ئەتوانین لە ئەنجومەنی پارێزگاشە هاوشانی براکانمان داکۆکی بکەین لە مافینەتەوەکەمان. بەڵێ وەڵا بام لەو پرسیارەوە دەست پێ بکەم. گورجوگۆڵەکەی تۆ بەلای منەوە بە تایبەت زۆر سەرسامی کردم پێیەکت لە کەرکووکە پێیەکت لە چەم شەماڵە پێیەکت لە ناوبرا پێشمەرگەکانە بەردەوام ئەم خەمخۆری تۆ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان، ئەم خەمخۆری تۆ بۆ کەرکووک و کەرکووچەکان بەڕاستی ئەمەوێت ڕوونی بکەیتەوە تاکو چەندێک ینی بەردەوامیت لەم دڵسۆزیەت ئەمە لای تۆ چیە گەێنێت؟ ئەمەم و هیلاکەت و ماندووبوونەی تۆ هەر ئەلی ماندوو نابم هیلاک نابم. بە دڵنیاییەوە کاکرمانجمان و نابم ئەگەر ئەوەندی تریش بگەڕێم و بتوانم کەسێک ڕازی کەم بێتە سەر سندوقەکانی دەنگدان مانوبوون نییە. بەڕاستی کەرکووک قوربانی زۆری داوە، شانی زۆر زیاترە کە کەسمان نەخەوین و بەردەوام بین و هەوڵ دەین تا بتوانین زۆرترین کەس بینە سەر سنووقەکانی دەنگدان. هەندێک جار ئازاتەکەم بۆ باوکیش مەگەڕێتەوە، ئەو هەر پێشمەرگە ئاسانە جوڵێت و لەم هەڵمەتی هەڵبژاردنەشات چونکە هاوکارمە و لەگەڵ وایە هەروەکو زمانی پێشمەرگایەتی ئەبێ گورجگۆڵانە لەگەڵی هەستم و بەڕێکەوم و سەردان و گەڕانەکانمان بکەین. بەڕاستی جێگەی ئومێدە کاتوانین بگەین بە هەموو ناوچەکانی کوردستانی خۆمان، چونکە بەداخەوە ئێمە لە دوای ئەو ساڵانی کەوا کورد لەم شارەیە تەرحیل کراوە بەشێکی زۆری دانیشتوانەکانی سلێمانی کەرکووکین
بەشێکی باش دانیشتوانی هەولێر و بنسڵاو و دارەت و قوشتەپە و زۆربەی ناوچەکانی حتا سۆرانیشمان هەیە کەرکووکی لێیە و ئێمە بەشێکی باشمان لە دەڤەری ڕانیە و کۆیە و ئەو ناوەیان بەشێکی باشمان کەوتۆتە مەنتیقەی تەقتەقەوە بەشێکی باشمان کەوتۆتە گەرمیانەوە و هەروەها کەسوکارەکانمانە داقۆق و دبس و سەرگەڕان و هەوڵم داوە بگەم بە هەموو شوێنەکان و ئازاتەکە بەشێکی ئەوەیە کە هەمومان گروتینێکمان هەیە بتوانین ئەم لیستە سەرخەین و دڵنگێکی زۆر باش بێنێ و جارێکی تریش بەشێکیان هی ئەوەیە کە هاوشانی باوکم مەگەڕم ئەویش پێشمەرگە ئاسانە گەڕێت ئەوەیە ئازاتێکم. خاتی و بێلان لە کۆمەڵە دەرکەوتن تا و لە کۆمەڵە خۆ پیشاندان تا بە زمان حاڵی کەرتی پەروەردەی سەر کەرتی پەروەردەی تە دەنگ و قساکەین. کەرتی پەروەردە لە شاری کەرکووک هاوچەرخ لەگەڵ ئەوەی بڕێک پێش کەوتووە بە ڕێژە لەگەڵ هاوبەرامبەریشی کەم و کوڕی و هێشتا نەنگیتیایە و ئەکرێت لە کەرتی پەروەردەیە نوێگەری زۆر بکرێت. پلانی ئێوە یاخود سەرنجی ئێوە بۆ کەرتی پەروەردە چیە بێت؟ بەڕاستی کەرتی پەروەردە هەمویان هاوپیشی منن. من بۆ خۆ مامۆستایەکی دانەمەزراوم. مامۆستایەکم 10 ساڵە تەواوم کردووە بەڵام دانەمەزراوم. چونکە شانسی دامەزراندنم دوو جار بۆ هاتۆ بەخشیومە بە شانازیەوە. لەبەرەوە هەمیشە لەسەر ئەو مامۆستانە بە جواب دێم کەوا دانەمەزراون کە حەقی خۆیانیان پێ نادرێت کە خۆ بەخشن کە مولحەقن و هەموو ئەو مامۆستانش کە دەوام ئەکەن ڕۆژانە و ناهێڵن پرۆسەی خوێندنی کوردی لەم شارەدا تەخیر بێ من پاڵپشتیانەکەم پشتیوانیان لێ یەکەم و هەمیشە پیانەڵم نوێنەری ئێوە بم لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆ ئەوەی چیتر لەم ئەزمە اقتصادیە قورسەیە مامۆستایانی ئێمە نەژین چونکە بەڕاستی قورسن لە هەمان کاتا بێموچەن مامۆستانی خوێندنی کوردی بێموچەن و پرۆسەکەشیان بەردەوامە ئەمە بۆ ئەوان زۆر قورسە لە کاتێک کاتبینێت هەڤاڵێکی خۆی کە لەسەر بەغدا دامەزراوە موچەکەی خۆی وەکو خۆی وەردەگرێت و ئەیش بە هەمان شێوەی ئەم داوام دەکا لەبەرەوە هەمیشە من دەنگ و ڕەنگی مامۆستایان دەبم لە نێو ئەنجومەنی پارێزگای کەرکووکدا کارم ینی کاری باشیان بۆ ئەەکەم ئامانجمە بتوانم چارەسەری کێشەی موچەی مامۆستانی خۆمان بکەین بەڕاستی من ناڵم با هەربی بینەوە سەر بەغدا هەموو جارێک چونکە ئێمە دەمانە بڵێن کەرکووک کوردستانیە دەکاتە دەبێت چارەسەری کێشەی موچەی مامۆستانی خۆمان بکەین و بتوانین خاصن بە تەواتی کەرکووک ینی دراسی کوردی لە کەرکووک پەک نەخراوە نەوەستەندرا و بەردەوامە لەگەڵیشە مامۆستاکانمان موچە وەرناگرن ئامانجمانە بتوانین کاری زۆر باش و جدیان بۆ بکەین و هەمیشەش پاڵپشتیانەکەم و پشتیوانیان لێ یەکەم من بێلان خان ببوورە کرمان بە هەر ئەو پرسیارە لێەوە ببەستمەوە سەبارەت بە کەرتی پەروەردە و خوێندنی باڵا منداڵ تا شەشی ناوەندی بە زمانی شیرینی کوردی خوێنە دواتر کە ئەچێتە زانکۆکان و دەسەکە بە خوێندنی باڵا لێرە ناچار کراوە بە زمانی عەرەبی قسە بکات بخوێنێت تا و توێش بکات ئایا بیرتان لەم کێشەیە کردوێتەوە یاخود ئەمە کێشەیە یاخود پرۆسەیە بۆ ئەوەی پلانێکی باشتری بۆ دابنێن بۆ زمانی کوردی بۆی قوتابیە کوردەکان تووشی ئەم کێشە و ننگێنە بن لە زانکۆکانی کەرکووک بەڵێ بەدنیایەوە من خۆمێکێک من لە قوتابیانی کە لەبەری دراسی کوردیم خوێندبوو هەتا چوومە زانکۆش من نەمەتوانی بە عەرەبی قسە بکەم کە چوومە زانکۆ ئەمتوانی بە ئینگلیزی قسە بکەم چکە بەشی زمانی ئینگلیزیم تەواو کردەوە بەڵام هێشتا عەرەبیەکەم بەو شێوەیە باش نەبوو خۆم هەوڵم داوە بۆی بتوانم زمانی عەرەبیەکەم باش بکەم بەڕاستی مە کێشەیەکی قورسە ئێمە لە وڵاتێکا دەژین پێی دەوترێ عێراق و بەشێکین لە عێراق ئێمە بەشێکین لە عێراق ئەگە کوردستانێکی سەربەخۆش بین هەر بەشێکین لە ناو چارچێوەی عێراقێکی گەورەیە دەژین زمانی یەکێکە لە گرنگەکان ینی کە پسپۆری خۆمە وەکۆی کە من زمانی ئینگلیزیم بەکاردێسم هەیە لە زمان و ئەدەبی ئینگلیزی دیپلۆمی باڵام هەیە لە زمانی فەڕەنسی زمانێکێکە لەو شتە گرنگانی کە تۆ وەکو ئەو چەند زمان بزانی ئەوەندە مرۆڤت لەگەڵایە تۆ لە هیچ شوێنێکا پاکت ناکەی و زمانی عەرەبی شێکێک لە زمانە گرنگەکان بەڕاستی ڕاستە زمانی دایک زمانی کوردی زمانێکی شیرین و خۆشەویستە لای ئێمە بەڵام حەق وایە بتوانین پلانی باشمان هەبێت لە داهاتوودا لە نێو پرۆسەی خوێندنی کوردیدا ئێمە وانەی عەرەبیش باوانێکی گرنگ بێ شێوازێک ئێمە سیستمێک هەیە بۆ فێربوونی مناڵەوەی بتوانێت بە عەرەبی قسە بکە یعنی ئەبێ مناڵەکانمان تەنها ڕێگە نەدەین تەنها بە کوردی قسە بکەن با فێر بن بە عەرەبی و بە ئینگلیزیش قسە بکەن چونکە ئەمە بۆ دوا ڕۆژی ئەم منداڵە بۆ خۆی باشە کاچێت تا هەر شوێنێکی ئەم دنیاە زمان نەزانێ کێشەی نییە توانێت گفتوگۆ بکە کاچێتە زانکۆ بە هەمان شێوە ئێمە بەداخەوە منهەجەکانی زانکۆمان لەبەری هەموو لە سەردەمی کۆندا ئەو منهەجانە دانراون هەموو عەرەبین بەشە توبیەکانمان و بەشە ئەندازیاریەکانمان ئەمانە زۆربیان ئینگلیزین و ئەوانی تریش عەرەبین ئەگەر منداڵ لە سەرەتای دەستپێکردنیەوە منە بێ بڵم لە ڕەوزەوە
لە ڕەوزەوە ئەگەر بتوانین مناڵەکان لەسەر سیستەمێک ڕابێنین کە بتوانن بە هەر سێ زمانەکە قسە بکەن بە کوردیش و بە عەرەبی و بە ئینگلیزیش بە دڵنیاییەوە کە ئەچێتە زانکۆ هیچ کێشەیەکی نابێ و بۆ خۆشی خاوەنی سێ زمان ئەبێ لە نێو ئەم شارش لە بەڕاستی زمانی تورکمانیش یعنی زۆربەی خەڵکی ئەم شار تورکمانیش ئەزانێ من پێم وایە چەند زمان بزانی تۆ ئەوەندە شەخصیت ئەوەندە کەست لەگەڵا لەبەرەوە فێربوونی زمان بەڵێ دەبێت بە سیستەم بکرێ چونکە گە بە سیستەم نەکرێت تۆ ناتوانانی مناڵێک لە مناڵیەوە ڕابێنیت بە زمانەکانی تر قسە بکات چونکە تۆ لە ماڵەوە لە خێزانێکی کووردا گەورە بووە بە کوردی زمانی پژاوە قورسە بێ بۆ بتوانێت بە ئاسانی فێری عەربی بێ بەڵام ئەگەر بە سیستەمێک داینین لە خوێندنگەکانە ببێ بە سیستەمێک ئەوانی زمانەکانی تریش وەکو زمانی کوردی گرنگی پێ بدرێ پێم وایە لە کۆتایی ئەم کێشەیەمان کەمە بێتەوە دەستخۆشکردنەوەی جوانەدا بێلان خان هەر جیناتی خێزانی ئێوە بۆ ماڵی ئێوە بۆ باوکرێت کە لە ڕابردوودا هەر بەرپرسیارەتیشی وەرگێت تاکو ئێساکە دوور لە خەڵک نەبووە بەردەوام لە ناو خەڵک بوو لەبەرەی خەڵک بووە و بەڕێستیش ئێساکە بەردەوام لە ناو خەڵکاتایی وە گوێ لە داواکارەکانی خەڵکگری هەندێک جار لەوانەیە ئەو گرفتانە دروست بێ بەشێک لە کاندیدانەوانەی کە نوێنەری خەڵکن زۆرجار کە دەرەچن تۆزێک دوورەکەونەوە لە خەڵک زۆرجار خەڵک لەوانەیە جۆرە لە نیگەرانەکان لایەن دروست بێ یاخود وەکو پێویست بڵێ کاندیدەکان دوای دەنگدان نایەن بە دەنگی ئێمەوە تا چەند بەڕێزت هەمان ڕێچکەی باوکت بگری کە چۆن ئێساکە نوێنەری خەڵکی واچوتە ئەنجومەنی محافەزەیش هەر وەکو ڕێچکەکەی باوکت بگریت و بەدەوام لە ناو خەڵکا بیت بە دڵنیاییەوە خێزانی من هەڵقوڵاوی ناو کۆمەڵگەیە باوکی من پێشمەرگەیەک بووە لە ناو خەڵکە هەڵقڵاوە هەمیشەش لە ناو هەموو چینەکاندایە بەڵام بە تایبەتی چینی خوارەوە هیچ کاتێک ئێمە وەکو خۆمان دانەبڕاوین لە خەڵکی خۆمان منێکێکم لەوانەیە خەڵک ئەمەی زۆر لاسێر بێ هەمیشە پێم خۆش بە ڕۆژانە سەردان پێویستیەکانی خۆم لە بازاڕی ڕەحیماوا کڕم ئێسش چەندین دوکان هەیە لەوەیەکە زۆر لە نزیکەوە بناسن مەسەلەن زۆر جار حەزم کردووە بچمە بازاڕی حەسیرەکە زۆر جار حەزم کردو بچمە لەگەڵ مناڵەکانیشم حەزیان لێ بچنە بازاڕی شۆرجە یعنی تۆ دەبێت لە ناو خەڵک بی کاتێک کە ئێمە دەچینە ئەنجومەنی پارێزگای کەرکووک من بە تایبەت لە خۆم قسە ناکەم دەبێ هەموو هەڤاڵەکانیشم ئەو بیر و ڕای منیان هەبێ دەبێ ئێمە لە خەڵکی خۆمان دوور نەکەوینەوە چونکە ئێمە بە دەنگی ئەم خەڵکی خۆمان سەرەکەین بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەبێ ئێمە هەمیشە لە ناو خەڵکابین وەکو چۆن ئێستا گەڕان و سوورانەکانمان لە نێو بازاڕەکان و لە نێو خەڵکدایە دەبێت ئەو کاتە لەوانەیە ئێمە هەندێک جار بێمەجال بین چونکە بەهۆی ئەرکەکانمانە قورس بێ بەڵام بەشی ئێوەش کاتەیە بتوانین سەردانێکی بازاڕەکان بکەین سەردانێکی نێو کۆڵان و شەقامەکانی خۆمان بکەین بۆی لە نزیکەوە لە خەڵکی خۆمان ئاگادار بین خەڵک کێشەی چییە خەڵک گرفتی چییە خەڵک چی ئەوێ خەڵک بۆچی ئێمەی ناردە ئەنجومەنی پارێزگا چی بۆ بکەین ئەمە زۆر گرنگە ینی بەڕاستی منۆک و خۆم بێلانی سیروانی توێخانەجەم و وەکوی کە لە باوکیشمەوە ئەو ماوەتەوە هەمیشە مەدانین هەمیشە لە ناو خەڵکین و ئامانجمە هەبەم شێوەیە بمێنمە و لەوانەیە بڵم زیاتریش ئەگەر ئێستا من لە ناو خەڵک بم لەبەری تەنها من کاندیدێکم بەڵام لە دوا ڕۆژدا ئینشاڵڵا کە چمە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەو کاتە من نوێنەری ئەم خەڵکی خۆمم ئەگەر لە نزیکەوە من تێکەڵاوی خەڵک نەبم و هاتو چۆنەکەم و ناو بازاڕەکانی خۆمان و ناو گەڕک و کۆڵانەکانی خۆمان نەبینین نازانین کێشە و گرفتەکانیان چییە نازانین ئازارەکانیان چییە من دەڵم دەبێت ئێمە کاتێک تەرخانکەین بۆی بتوانین سەردانی شوێنە گشتەکانی خۆمان بکەین بۆی لە نزیکەوە ببینین خەم و ئازارەکانیان چیە کێشە و داواکاریەکانیان چییە بۆی ئەو گلەیەنێتە سەرمان کە سەردەکەون بۆ ئەنجومەن یاخود بۆ پەرلەمان ئیتر دادەبڕێن لە خەڵک من نامەوێت ئاوا بم و دڵنیاش بن کەوا نابم هەر لەسەر ڕێچکەکەی باوکمە بم هەمیشە مەدانیە بوو لە ناو خەڵکی شابم سپاس بێلان خان دوای ئەنجامی هەڵبژاردننی پارێزگای کەرکووک پلانتان چییە بۆ ئاوردانەوە لە کێشەی تەبایی لە ناو کەرکووک لەو ماوەی دوایی بەهۆی سیاسەتی پیادەکردنی سیاسەتێکی نادروست تۆزێک ڕۆحی ئاشتیانە و پێکەوە ژیان لە ناو کەرکووک وا خەریکە بەرەو کاڵبوونەوە ئاچێت هەرچەنە دروشمی کەرکووکیەکان و لیستیا و پەیمانی کەرکووک پێکەوە ئاشتیانەیە یاخود پێکەوە ژیانە ئێوە چۆن پلانتاندانەوە ئاوەڕ لەو کێشەیە بدەنەوە و ئەو بابەتە تۆزە کاڵکەنەوە بە دڵنیاییەوە ئێمە کە دەچینە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕاستە ئێمە نوێنەری کوردین بەڵام ئەگەر گونجاو نەبین تەبا نەبین هاوڕا نەبین لەگەڵ لایەنەکانی تریشا لەوانەیە زۆر پرۆسە هەیە نەتوانین بیکەین لەوانەیە زۆر خزمەت گوزاری هەیە نەتوانین بیکەین ئێمە پێم وایە هەمومان خوێندکاری خوێندنگەیەکین کە بەڕێوبەری ئەو خوێندنگەیە جەنابی مام جەلال بووە خوای گەورە لێی خۆش بێ ئەو هەمیشە باسی لە پێکەوە ژیان دەکرد باسی لە ئاشتیانە دەکرد یعنی بەڕاستی برا عەرەبەکان وەخۆیان دەڵێن ئەو سەمامی ئەمانی عێراق بوو هەمیشە چەتری کۆکەرەوەی هەموو نەتەوەکان بوو
هەمیشە باسی لەوە دەکرد کە دەبێت ئێمە برا عەرەبەکانمان برا تورکمانەکانمان برا مەسیحی و ئاشوریەکانمان دەبێت ئێرە شارێکی بەیەکەوە ژیانە ئەمە بەرنامەی میلەتی کوردە و لە ڕابردووشدا بەڕاستی یانی ئێمە پارێزگارێکی کوردمان هەبوو دەتوانم بڵم ئەوەندەی خزمەت بە ناوچە عەرەبیەکان کرد دەتوانم بڵم کەمتر بە ناوچە کوردەکان چونکە ناڵم خزمەتی نەکرد خزمەتێکی زۆر باش و جوانی کردووە بەڵام هیچ کاتێک ئەوەی قیاس نەکردوکو ئەم پارێزگاری ئێستا کە ئیکات ناوچەکانی خۆی ئاوەدان و گەش و جوانکە و ناوچەکانی تر خاپورکە بەڕاستی هەمیشە گرنگی داوە ئێمە ئەم پارێزگایی ئێستا کە دروست کراوە لە سەردەمی محافزی کووردا دروست کراوە دکتۆر نەجمەدین خوا لێی خۆش بێ نفوس دایری جوازات محکەمە هەموو لە ناوچە عەرەبیەکان دروستی کرد بۆ ئەوەی ئەم بەیەکەوە ژیانە بمێنێتەوە خۆ دەیتوانی لەو کاتەیە بێت لە ناوچە کوردەکانی خۆمان ئەم بینایانە و ئەم دائیرە دەوائیرە ڕسمیانە بێنتە ناوچە کوردەکانی خۆمان و ئەو لا بەتەواوەتی بەر مەنتیقە عەرەبیەکان خاپورە بوو بەڵام وای نەکرد هەستا هەموو دەوائیرە ڕسمیەکانی ئەم شاری بەرە و خوارەوە بەر مەنتیقە عەرەبیەکان برد بۆ ئەوەی ئەم تەبایە لە بینی عەرەب و کورد و تورکماندا بپارێزێ و بە دڵنیاییشەوە ئامانجمانە بتوانین لەم شارەدا بژین ئێرە شاری بەیەکەوە ژیانە دەبێت هەموو لایەنەکان یەکتریان قبول بێ ئێمە ناتوانین بین نەتەوەیەکی تر بسڕینەوە کە ئەویش لەسەر ئەم خاکە لەگەڵ ئێمە ژیاوە بەڵام بەداخەوە کە ئەوان وابیر ناکەنەوە بەڵام ئێمە خوێندکاری خوێندنگەیەکین بەڕێبەرەکەمان وای فێر کردوین هەمیشەش لەسەر ئەو بەرنامەیە دەڕۆین باسی بەیەکەوە ژیان و باسی خۆشەویستی و باسی تەبایی دەکەین لە نێو هەموو نەتەوەکانی ئەم شارەدا لە نێو هەموو ئاینەکانی ئەم شارەدا ئێرە شارێکە من هەموو جار مقارنەی کەرکووک ئەەکەم بە سەنغافورە چونکە ئێرە شارێکە فرە ئەدیانین فرە مەزهەبین فرە نەتەوەین کەواتە دەبێت ئێمە هەموو لایەکمان یەکترمان قبول بێ و لەسەر ئەو بەرنامەیەش ئیشەکەین ئینشاءڵڵا بەڵێ بێگومان تۆش هەر بە هەمان ڕێژکی باوکت زۆر کۆمەڵایەتی هەمیشە حەزت بە تێکەڵبوون و خزمەتکردنی خەڵکە کامێش پامیشی جوانی مرۆڤایەتیە ئەگەر ئێمە لە پارێزگای کەرکووک بچینە دەرەوە ئێوە کاتێک کە سەردانی بۆ نمونە سنووری چەمچەماڵ یاخود قەزاکانی تری دەوروبەری کەرکووک و ناحەکانی دەوروبەری تری کەرکووکەکەن تاکو و چەندێک گرنگە لە دوای تەوابوونی پرۆسەی هەڵبژاردن ئەنجامەکەی هەرچیەک بێت هەمیشە ئێوە خۆتان بەخاوەنی ئەو گەنج و لاوانش بزان خۆتان بەخاوەنی ئەو خەڵکانش بزانن کە لە دەروی پارێزگای کەرکووک بوون و ڕۆژێک لە ڕۆژان سەردانتان کردووە یاخود ئەوان کە هانایەک بۆ ئێوە بێنن چۆن ئێوە دەرگاتان بۆ گەنج و خەڵکی کەرکووچەکان کراوە بۆەوە دەرگاتانیش بۆ ئەوان کراوە بێ واتا ببن بە ماڵێکی گەورە بەبێ جیاوازی هەموو کەسێک بتوانێت ڕووبکاتە ماڵی ئێوە لە ڕابردوودا هەمیشە ئەوە خزمەت و جینات و ئیشی ئێوە بووە بەڵام ئێساکە لە سەردەمی تۆدا ئەبێت تۆ هاوشێوەی باوکت بەردەوام بیت لەو کارە بەڵێ بە دڵنیاییەوە هەمیشە ئێمە شتێکمان هەیە قەڵبێکی عەشایریمان هەیە ئەمەمان ناڕوە من لە بنەماڵەیە گەورە بوومە من مەسەلەن بۆ نمونە من لە دوو بنەماڵەیە گەورە بوومە بنەماڵەیەکیان کوێخانەجمی ناوشوانە لە باوکمەوە لە دایکمەوە کوێخاجەلالی حەسارە کە ئەمانە پێگەی کۆمەڵاتی زۆر بەهێزیان هەبووە هەمیشە خاوەندیوە خان و ماڵ و دەرگاکراوە بوونە بۆ هەموو کەسێک بە دڵنیاییەوە من پەروەردەی دەستی هەردوو بنەماڵەکەم هەمیشە دەرگای من کراوەیە بۆ هەر کەسێک ئەگەر بێت و لەم پرۆسێشە دەنگیش بە من نەدا و لەگەڵ منیش نەبێت دەرگای ماڵی من هەر بۆ ئەو کراوەیە و ئێمە ئامانجمانەوەی بتوانین خزمەتی خەڵکەکی خۆمان بکەین هەمیشە ئەمە لە باوک و باو باپیرانەوە ماوەتەوە هەمیشە بەدەم کێشەکانی هەموو کەسێکەوە ڕۆشتوین هەوڵمانداوە گەر نەمانتوانی بێت کێشەکەی بۆ چارەسەکەین یاخود ئیشەکەی بۆ بکەین خۆ دەتوانین ڕێزێکی لێ بگرین هەمیشە ئەمە ئامانجی بنەماڵەکەی من و خێزانەکەی من بووە بە دڵنیاییشەوە ینی من لەسەر هەمان ڕێچکەی ئەوان دەڕۆم ئێمە کاتی کە هەڵبژاردنمان هەیە دەنگێکی زۆری کەرکووکمان هەیە لە سنووری گەرمیان کاتێک ئێمە دەچین داوای دەنگیان لێ دەکەین دوایش دەبێت بچینەوە بزانین کێشە و معاناتیان چێت چونکە ئەوانە هەموو خەڵکی کەرکووکن بەڵام لە ڕابردوودا ئەمانە هەموو تەرحیل بوون چونە مندقەکانی گەرمیان یاخود سنووری چەمچەماڵ یاخود سنووری ڕانیە یاخود سنووری هەولێر من پێم وایە دەبێت کاتێک دابنین بۆ ئەوەی سەردانیان بکەین لە نزیکەوە بزانین کێشە و ئازارەکانیان چییە ئەوان لە هەردوو لابوونە چونکە لەلایە کەرکووکن و لە نێو کەرکووکدا ناژین لەلایەکیش لە نێو شارەکانی تردا دەژین و لەسەر هەرێم حسێ بنین بەڕاستی ینی حتا دەبێت شانسی دامەزراندنەکان ئەوانیش بگرێتەوە دەبێ و پشکانی لە نێو شاری کەرکووکدا تەنها ئەمانە نەبن کەوا لە نێو ئەم شارەدا دەژین چونکە ئەوانیش کەرکووکین ئەوانیش نفوس و ئەویان هەموو کەرکووکە دەبێت خزمەتی هەموو لایەکان بکەین دەرگای من و ماڵەکەی من و دیوەخانەکەی باو باپیرانم هەمیشە بۆ هەموو کەسێک کراوەیە و هەمیشە ئامانجمانە بتوانین خزمەتی هەموو لایەک بکەین یعنی دەتوانم بڵم پێگە کۆمەڵاتێکی ئێمە بەو شێوەیە تەنها نەتەوەی کوردیش ڕۆمان لێ ناکات من ئێستا بۆ خۆم دەنگدەری عەرەب و تورکمانیشم هەیە
یعنی خەڵک هەیە لە بنەماڵەکەی خۆمانە نزیکن لێمانەوە بەڵام نەتەوەی عەرەبن ئەوانیش دەنگدەری منن کەسی ناسیار و دۆستی ئەزیزم هەیە کە تورکمانن ئەوانیش دەنگدەری منن لەبەرەوە ئێمە هەمیشە هەوڵمان داوە دەرگا واڵا بین بۆ هەموو نەتەوەکان بۆ هەموو چین و توێژەکانیش بەڕاستی هەرواش دەمێنینەوە ئینشاءڵڵا. با من ئەو پرسیارە بکەم بێگومان هەموو بیرمەندە گەورەکانی دنیا نووسەرە گەورەکانی دنیا و لایەنە ئاینەکانیش زۆر باسییان لە ڕۆڵ و گرنگی باوک و دایی کردووە. باوکی تۆ هەم شۆڕژێر بووە و دایکی شۆڕژێر بووە بەڵام زۆر جار لە زۆربەی شوێنەکانە ناوی باوکتە بیت واتە وەکو سەرۆتێکی گەورەی مرۆڤایەتی ناوی ئەهێنیت وەکو سمبول و ڕەمزی بەرخودانی خۆت و خانەوادەکەت ناوی ئێنێ. زۆر بە کورتی ئەمەوێت پێت بڵێم باوکت لای تۆ چی ئەگەینێت دوای باوکت بە وشەیەک پێناسێکی دایکیش بکە. دەکرێت وەسفی دایکم کەم لە پێشە فەرم دایکم ئەو چەترەیە کە دوای لە دەستدانی هاوسەرەکەم جارێکی تر لە دوای ئەو هەموو ئازار و ناسۆری لەگەڵ گەورەکردنی ئێمە ئابینیوێتی تەنها ئەرکی بەخێوکردنی منی لەسەر شان نەبوو منداڵەکانیشمی گەورە کرد. دایکم جارێکی تر منی هەستانەوە سەر پێ بەڕاستی ینی لە هەموو ئازارەکانمان دایکم هاوشانم بووە لەگەڵم بووە من هەموو جا دەڵێم بە هەر دەژێر پێی دایکدایە و ئارامیش لە باوەشی باوکدایە کەواتە دایک و باوکم لە تەرازوێکی هاوسەنگن. باوکم بە پێگە کۆمەڵاتەکەی و بەناو و ناوبانگی و باشیەکانی خۆی و خزمەت و خەباتەکەی هەمیشە جێگی فەخر و شانازیە بۆ ئێمە. دایکشم وەکو پیاوێکی کچی پیاوێکی کۆمەڵایەتی و شۆڕژگێر و قارەمان هەمیشە هەم لە شاخا و کاری باوکم بوو هەم لە شاخا و دەربەدەریا ئێمەی گەورە کرد و پەروەردەکرد هەم لە دواییشە کە من هاوسەرەکەم لە دەستدا دایکم هەڵمیستانەوە. بەنان خان هاتن ناو مەدانی ئافرەتێک بۆ خۆی تۆزێک سەختی هەیە ئەو شەڕکردنێکی خودی ئەوێت چۆن بیر لە چینی ژنانەکەنەوە لێرە چۆن بیرتان لەوە کردوەوە پلانێکی واهیدانن کە هەموو ژنانی کەرکووک بە ئەندازی ئێوەیە خودی و ئەوەندەی ئێوە بوێر بن بۆی داوای بافەکانی خۆیان بکەن بچنە ئەو شوێنانی کە ئامان گیانە خەونیانە. ژنانی کەرکووک بە چاولە ساڵانی پێشوو بڕێک پێش کەوتن بەڵام پێویستیان بە پشتێکە. ئایا ئێوە ئەبنە ئەو پشتە قایمەی ئافرەتانی شاری کەرکووک؟ بە دڵنیاییەوە من هەمیشە شتێک دەڵێم ئێمەی ئافرەتان و ژنان ئێمە بەهێزین ببوورەوە بزانم تۆزێک تۆم گریان ئێمەی ئافرەتان بەهێزین ئێمە دەتوانین دوای هەموو ئەو کەوتنە قورسانی کە دەکەوین هەستینەوە بە بەهێزتر هەستینەوە. من بۆ خۆم کەوتنێکی زۆر قورس کەوتم بەڵام بە بەهێزتر هەستامەوە. من بە هەموو ژنانی خۆمان دەڵم ئێوە ئازان ئێوە بوێرن ئێوە لە هەمان کاتدا زۆربەی زۆرتان وەکو من دایکیشن و باوکیشن دەبێ بەتوانا بن دەبێ بەهێز بن دەبێ خۆتان ئەوەندە بوێر بن ڕێگە نەدەن کەس مافتان بخوا. منیش لە پشتانم من هەمیشە لە پشتانم لە پشت هەموو ژن و خوشکێکی خۆمم هەمیشە دەڵم ئێوە دامەنیشن من مافتان بەوەرگرم ئێوە شەڕی مافەکانی خۆتان بکەن منیش دیفاعتان لێکم چونکە بەڕاستی ئێمە ئافرەتی بەهێز و بوێرمان زۆر زۆرە بەڵام کۆمەڵگەکە وای کردووە کە نەتوانن بێنە دەرەوە و داوای مافی خۆیان بکەن. بۆیە داواتان لێ دەکەم خوشکان و دایکانی من ئێوە هەمووتان زۆر بوێرن زۆر ئازان و چینێکی زۆر زۆر ماندوو بەڕاستی بە کارەساتی زۆر قورسات تێپەڕیوین. ئەم ئازایەتێتان با بەردەوام بێ وەرنە دەرەوە داوای مافەکانی خۆتان بکەن و منیش هەمیشە لە پشتانە بم. دواوتەمان من بە بابەتێک کۆتایی پێێنم ئەویشەوەیە کەرکووک ئەم خاکە پیرۆزە لای تۆ چیەگەینێ بە درێژای مێژوو کورد قوربانی دا بۆ ئەم خاکە زۆر ڕۆڵی گەنجمان لەسەر ئەم خاکە خوێنی پاشی خۆی ڕشت و وە بەڕێستیش دەیان ئازیزی خۆشەویست لەم خاکە لە دەستداوە دەیان کەسی جوانتیش هەر لەم خاکە ناسی بۆیە کەرکووکی ئازیز و پیرۆز لای تۆ چیەگەینێ؟ کەرکووک ئەو نیشتیمانەیە کە هیچ شتێکم لەو خۆشتر ناوێ. من ناتوانم تەنانەت دوای لە دەستدانی هاوسەرەکەم ماڵەکەم ناتوانم تێک بدەم. ماڵەکەم وەکو خۆی لە جێگەی خۆی ماوە لە نێو شاری کەرکووکیشدایە کە زۆرێک پێیان وایە من لە کەرکووک ناژیم من لە کەرکووکە ژیم. کەرکووک نیشتیمانی منە دایکی منە خوشکی منە باوکی منە ئێمە ناتوانین سازش لەسەر کەرکووک بکەین. بەڕاستی کەرکووک ئەو نیشتیمانەیە ئێمە ڕووبارێک خوێنمان بۆ ڕشتووە کەسی ئازیزم تیاناسی و کەسی ئازیزیشم تیا لە دەستدا بەڵام هەر خۆشمە. کەرکووک ناتوانم بڵم چیە توانم بڵم کەرکووکە وێنەی نییە دەستە خوشکی هێرۆشیمایە بەڕاستی دەستە خوشکی گەرمیانە لە ئەنفالکردن لە هەموو کارە ساتەکاندا کەرکووک پشکی شێری بەرکەوتەوە لەبەرەوە کەرکووک تاکە شتێکە لە ژیانما کە ناتوانم لی دوور بم ناتوانم بێ ئەم نیشتیمانە بژیم هیچ کات
لی دوور ناکەومەوە دەستخۆش زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ خات و بێلانی کچی کاکسیوان شۆخانەجیم یەکێک لە کاندیدا گورج و چالاکەکانی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان کە کاندیدی ژمارە هەشتا لە قسەکەی خات و بێلانەوە من کۆتایی بۆیانم درود بۆ باوکانی زەحمەت چێش بۆ دایکانیش تەنها ئەوەنداڵین دایک جوانترین وشەی سەر لێوی بوونەوەرە. بەڵێ